مامۆستا علی باپیر ئەگەر هەمان پرس لە ڕەوانگەی ئێوە گوێ لێ بن یەک ڕێزی پێشی دستور یان دستور پێشی یەک ڕێزی؟ والله بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. مسألة سباس عندكم سباس إذا كنتم كردستان عندكم كأم كونفرانسي ساز كلم هلو مرجدا كأما لم أنو ساتدا لهم كات زياتر في سيمان بتبعية الرزيه بيجومان ودستور ببوشوني من فاکتەرێکی زۆر کاریگەرە بۆ پەیداکردنی تەبایی بەڵام ئەگەر بە ڕیزبەندێکی لۆژیکی بۆ بابەتەکان بچین لە پێش تەباییەوە شتێکی دیکە هەیە زۆر گرنگترە لە هەموو شتەکانی کە باسییان دەکەین ئەویش بریتە لە دادگەری. ئەگەر بمانەوێت تەبابین یەک ڕیز بین دەبێت دادگەری بچەسپێنین و دادگەری بناغەیە کە هموش تباشەکانی یەکەی لەسەر دەچەسپن هەر بۆیەش خوا سبحانه وتعالى لە ئاەتی ژمارە 25 سوورەتی الحەدید دا دەفەرموێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. خوا هەموو پێغەمبەرانی ناردوون سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لە ئادەم و تا خاتەم هەموو کتێبەکانی دابەزاندون بۆ چەسپاندنی دادگەری لە ڕووی نەتەوەیی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە هەموو ڕەهەندەکانەوە دادگەری بناغەیە کە دەبێت پێشێ زەمینەی بۆ خۆشکەین دادگەری بچەسپێنین ئەو کاتە تەبایی دەچەسپێ یەک ڕیزی دەبێ و کۆمەلگایەکی یەک ڕیز و تەبا دەشتوانن باشترین دەستور بۆ خۆیان دابنێن و ئەوە کە ئێمە لە مادەی 120 دستوری عراقدا کە ئەم هەرێمەش هەمووی 170 خەڵکی عراق و هەرێم دەنگمان پێدا بە باشمان زانی لە مادەی 120 دستوری عراقدا هاتووە کە هەرێمی کوردستان دەستوری هەبێ ئێستا 15 ساڵ بەسەر ئەوەدا تێدەپەڕێ عراق دەستوری هەیە بەڵام ئەم هەرێمە تا ئێستا دەستورێکمان نییە لە ئەنجامی ئەوەدا کە لە نێو خۆماندا تەبانین بۆیش تەبانین چکە دادگەری ناچەسپێ دادگەری نەچەسپاوە چونکە بەداخەوە بە بیرکردنەوەی تەسێک بیر دەکەینەوە لەسەر ئاستی ماڵ و گروپ و باند و حیزب و دەڤەر بیر دەکەینەوە نەک وەکو میلەت و وەکو کۆمەلگا بیر بکەینەوە و ئەوەی کە بە پێوەرمان گرتووە بریتینیە لە هاوڵاتی بوون و مرۆڤ بوون بەڵکو ئینتیمای حیزبی و سیاسیمان بە پێوەر گرتووە لە ئەنجامی ئەوەدا دادگەری نەچەسپاوە تەباییش نییە کە تەبایی نەبوو بە تاکید ئەو کاتە نەمانتوانێت کە دەستورێکیش کە لە مێژە بڕیارمانداوە لە مێژی شە بنووسراوە و ڕەشنووسێکیشی هەیە یەک دوو جاریش هەوڵدراوە هەموار بکرێت و بەڵام تا ئێستا نەگەیشتونی ئیتیفاق لەسەری بۆیە من پێم وایە دەبێ خەمی چەسپاندنی دادگەری بخۆین ئەمجا ئەو خەڵکە هەمووی خۆی بە خاوەنی ئەم وڵاتە بزانێت دڵی پێی خۆش بێ بەشدار بێ لە خێروبێرەکانیدا لە خێروبێری مادی و معنەوی خۆرەخکاری و گەندەڵی نەبێ فەرق و جیایی نەبێ ئەمجا دوای وردە وردە بۆ شتەکانی دیکە هەنگاو بنێ. بەڵێ زۆر سپاس مامۆستا علی باپیر هەگەر سێ گرنگترین چالنج تەحەدا لە خەتەرترین یان بوو تووزێک خەتەرتر چی دەبن؟ بەڵێ من پێم وایە ئاستەنجی گەورە لە بەردەم دەستوردا ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە لەو قاوغ و جۆزە بچووکانی کە خۆمانمان تێخزاندون بێنە دەر. ئەگەر تۆ تەماشا بکەی ئەم 5 لایەنە سیاسیە کە دانیشتوین و لایەنە سیاسیەکانی دیکەش ئەگەر ڕێزمان بۆ هەمووان و پێکاتەکانیش هەمومان دروشم و شیعاری باش دەڵێین باسی یەک ڕزی دەکەین باسی تەبایی دەکەین باسی مافی مرۆڤ دەکەین باسی چی دەکەین بەڵام ئایا تا چ ڕادێک لە قەراری نەفسی خۆماندا بڕوامان بەوە هەیە و تا چ ڕادێک ئەمە پیادە دەکەین با نیشانەیەک دابنین هەر کەسێ باسی دیموکراسی دەکا باسی ئازادی بیرروڕا دەکا باسی مافی مرۆڤ دەکا من تەماشای دەکەم یەکەم لەگەڵ ماڵی خۆیدا لەگەڵ ماڵە گەورەکەی خۆیدا کە حیزبەکەیەتی لەگەڵ ئەوانەی کە لە بەردەستیدان چۆن مامەڵە دەکا یعنی حیزبێک کە باسی دیموکراسیم بۆ دەکا
بەڵام لە نێو خۆیدا دیکتاتۆریە و خۆفەڕستکردنە لە نێو خۆیدا تەبەقەبەندیە ئەوە چەندی بەچەند چی ئەوە دەکڕێ ئەو دروشم شیعارە لە ڕاستیدا من پێم وایە گەورەترین تەحەدا گەورەترین کۆسپ لە بەردەم دەستووردا ئەوەیە کە ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە کە ئەوە بۆ 30 ساڵ دەچێت ئێمە خاوەنی قەوارەیەکی سیاسی خۆمانین بەڵام تا ئێستا بە عەقڵیەتی حکومڕانیی ڕەشید مامەڵەمان نەکردو بەتایبەت ئەوانەی کە حکومڕانن و خەڵکەکەشمان پەروەردە نەکردووە من زۆر پەرۆشی تاشی کوردستانیمە بە کوردەوە بە عەرەبەوە بە مەسیحیەوە بە یەزیدیەوە بە هەموویەوە کە ئێمە کار ناکەین بۆ پەروەردەکردنی خەڵک تۆ چۆ بۆ وڵاتە ئەوروپیانە تەماشا دەکەی هەر لە سەریانەوە تا خوارێیان هەمووی پابندن بە هەندێک یاسا و پرانسیپەوە بۆ وێنە بە پابندی بە یاساوە بە مەسەلەی پاک و خاوێنی دڵسۆزی بۆ وڵات یعنی هەندێک شت هەیە هەمویان پێوە پابندن ئێمە بەداخەوە نەخۆمان لەسەرێ چینە سیاسیەکە تەبەقە سیاسیەکە و نە خەڵکەکەش کە لە خوار ڕنگدانەوەی ئێمەیە کارمان لەسەر نەکردون پەروەردەیان بکەین ئەوە گەورەترین کۆسپە لە بەردەم هەبوونی دەستووردا کە خۆمان کرچ و کاڵین دەبێت دانی پێدابێنین دواکەوتوین لە ڕووی سیاسیەوە دواکەوتوین بۆیە ئێمە کەسێک کە دەبێتە معارەزە ئۆپۆزیسیۆن حکوومەتەکە بە چاوی دوژمن تەماشای دەکات ئەوی بە چاوی دوژمن تەماشای حکوومەت دەکات ئێمە تاسە فێر نەبووین چۆن کە ئۆپۆزیسیۆن واتە ڕەخنەگر واتە دڵسۆز بۆ حکوومەت نایە بیرڕوخێنێ و ناشیرنی کە بەڵکو دەیوێت ڕاستی کاتۆ چاچی کات چونکە حکوومەتەکە ئەگەر سەرکەوتوو بێ هەومان لێ بەهرەمەندین ئەگەر فاشیل بێ هەومان لێ زەرەرمەندین پاشان لە ڕووی مامەڵەی دیکەوە پێکەوت تۆ تەماشا بکە ئەم واریداتی ئەم وڵاتە لەکوێ ئایا ئەم وڵاتە واریداتی کەمە تا ئەم هەرێمە ناچار بێ بچێ لەبەر بەغدا بپارڕێتەوە چەند ڕۆژ وەفتمان لەوێ بێ چاوەڕێ بێ داخۆکەنجێ لوتف و مەرحەبەتمان لەگەڵ دەکەن ئەویش کە ئێستاش بڕیاریشی لەسەرداوە جێبەجێش ناکرێ ئەگەر بە ئەم ئیمکانیەتی ئەم وڵاتەی خۆمان بە دەستێکی ئەمینەوە بێ ئێمە ئەو کاتە بێمنەت دەبین لە بەغدا و لە غەیری بەغداش و بەغداش باشتر حرمەتە دەگرێت کە تۆ بزانێ نێو خۆتدا دادگەری وەکو گوتم دێمەوە سەر خاڵی سەرەتا کە ئێمە دەبێت دادگەری بچەسبین دادگەری بەچی دەچەسبێ پێشە دەبێت دامەزراوەکانت حرمەتیان هەبێ ئەگەر حکوومەتە ئەگەر پەرلەمانە دەسەڵاتی دادوەریە دوایی دەبێ ئەساس سەروەر بێ دوایی دەبێ مرۆڤ بوون و هاوڵاتی بوون پێوەەر بێ میقیاس بێ نەک ئینتیمای حیزبی ئەوانە چاڵشێکی دیکە بە زاراوی جەنابەت کۆسپ و تەگەرەیەکی دیکە کە لە بەردەم دەستووردا هەیە ئەوەیە کە ئێمە لە ڕووی ناسنامەی خۆمانەوە لە ڕووی ئەوە کە ئێمە چین بەتوە لە هەر کەسێک لەم وڵاتە بپرسە لە 195 زیاتری یا شتێک کەمتری دەڵە کاکە من مسڵمانم یەکێک لەو شتانێک کە کراوە بە کۆسپ مادەی 6 ڕەشنووسی دەستوورە کە لە دەستوری عێراقدا مادەی 2 باش ئێمە لەلایەکەوە دەنگمانداوە بە دەستوری عێراق لە لایەکی دیکەوە لێرە کێشەمانە مادە دووەکەمان بردە بۆ مادەی 6 باشە گرنگ نییە بەڵام لەوێش ئەمجار ڕێک ناکەوی لەسەرەوەی کە ئەم دەستورەمان تاموبۆیەکی مسلمانەتی لێبێ باشە تو تەماشا هەم وڵاتانی دنیا بکە من تەماشا دەستوری وڵاتانی دنیام کردووە وڵاتانی ئەوروپی ڕۆژهەڵات و ڕۆژاوە هەر کامێک لە وڵاتانە ڕێز لە دینەکەی خۆی لە مەزەبەکەی خۆی دەگرێت هەر کامێک لەوانە دەڵێ دەبێ دینی ڕسمی ئێمە فلان ئۆرتۆدۆکسیە نەخێر کاسۆلیکیە نەخێر پرۆتستانتیە نەخێر فلان شتەیە کەچی ئێمە بە ئیسلامەکەی خۆمانمان شەرمە لە حاڵێکداکە ئەو مەزەبانە هەمووی تاریخ و مێژوو پەیدای کردوون و ئەوروپا کاتی خۆی ڕێنسانسی کرد هەڵگەڕایەوە لە ئاینەکەی خۆی دینەکەی ئێمە پێی بەرەو پێش چوین ئەم ئیسلامی ئێمە کە ماوەی 13 سەدە دەوڵەتێکی فراوانی بەڕێوە بردووە لە ڕۆژهەڵاتی ئاسیاوە تاکو مەغریب و مەراکش لە قەفقاسیەوە تاکو خواری دنیا کەسی ئێستا لێی لە گومان داین ئەتۆ بڵێ ئەگەر ئێمە تۆزێک مسلمانەتێکی خۆمان تۆخکەین لە دەستووردا ئەوە سەر نەکێشێ بۆی کە پێکاتەکان زەرەر بکەن ئافرەت زەرەرکە منداڵ زەرەرکە باشە ئیسلامێک کە 13 سەدە دەوڵەتێکی بەڕێوە بردووە مەسیحی تێدا بووە یەهودی تێدا بووە بوذایی تێدا بووە مەجوسی تێدا بووە شان بەشانی مسلمانان ژیاون ممارسەی ئاین و تقوساتی خۆیانیان کردووە عەجەبا ئێستا ئێمە لێ کەوتوینە گومانەوە ئەوەش ئێستا کراوە بە چاڵشێک کە قەزیەکە دەگەڕێتەوە ئێمە ناسنامەکەی خۆمان چاک نابینین چاڵشێکی دیکە ئەوەیە کە من پێم وایە
گروسپچڕچێنەی سیاسی گروسپچڕچێنە و منافەسەی ناڕێکی سیاسی وای کردووە کە ئێمە نەتوانین دەستورەکە بەرهەم بێنین. بۆچی؟ چونکە ئەو دەستورە ڕێگە دەگرێت لە قۆرەخکردن لە گەندەڵی ئەگەر دەستور بێ پابەندی پێوە بکرێ، ڕێگە دەگرێت ئەوەی کە دەسەڵاتی دادوەری زەربی سفر بکرێ، خەڵک بگیرێ و بکوژرێ ئەوە بێت و بەڵام کەس نەڵە کاکە ماڵت لەکوێ، کەس نەبێ لەسەر خەڵک بەجواب بێ و وارداتی وڵات قۆرە بکرێ و گەندەڵی تێدا بکرێ و کەس نەڵێ کاکە بۆچی وا دەکەی. ئەمە ئەگەر دەستور هەبێ ڕێگە لەوانە دەگرێ. ئەمن پێما ئەو سێ چاڵشە سێگرنگترین چاڵشن کە دەبێ لایەن بەرین بۆی کە بگەین بە دەستورێک لە قازانجی هەموو لایدا بەتاکی. بەڵێ زۆر سپاس مامۆستا عەلی باپیر. هەگەر بە کورتی مامۆستا عەلی باپیر دوو پێشنیارت چییە بوو سەرخستنی ئەو پرۆسە زۆر بە کورتی؟ وەڵام من پێشنیار یەکەم ئەوەیە کە ئێمە ئەم واقعەتاڵە وەکو خۆی ببیندرێ لە هەموو لایەکانەوە بەتایبەت ئەوانەی کە حکومڕانی ئەم وڵاتن بە فیعلی واقعەکە وەکو خۆی ببینن و کەم و کوڕەکان و خۆی ببینن و جورئەتی دان پێداهێنانیشان هەبێت. کاکە لە وڵاتان منداڵێک گوڵێک لە باخێکدا پچڕێ مخالفەیەک دەکا وەزیرێک ئیستیقالە دەدا دەڵێ دیارە من باش خەڵکم پەروەردە نەکرد و خەڵکم مولزەم نەکردەوە بە یاساوە، بەڵام لێرە ڕخۆ پێشاندان دەکرێت چی دەکرێت ئەوانەی کە حکومڕانن وەکو مێژ بەلای لوتیان داهات بێ. دەبێ واقعەکە و خۆی ببینین و جورئەتی ئەوەشمان هەبێت دانی پێدا بێنین. ئەگەر نا تا قیامەت ئێمە بە هەڵەکانی خۆمانەوە گرفتار دەبین و لەسەریان بەردەوام دەبین باشەکانیشان دەدەین. ئەوە پێشنیار یەکەمەوە کە واقعەکە و خۆی ببینین دانی پێدا بێنین. یەک دوو ئیرادە و توانای ئەوەمان هەبێت لە ذاتی خۆماندا کە خۆمان بگۆڕین، یعنی وەکو لە قسەکاندا ئاماژەم پێدا. ئێمە زۆر جار دەڵێن ئەوە ڕاستە کەم و کوڕێ ئەوە وایە، یعنی هەندێک دانیشی پێدان وەڵام هەندێک دانی پێدێن. باشە با جورئەتی وەشمان هەبێ ئەوەی کە دەزانین هەڵەیە دووبارەی نەکەینەوە. من ڕوونکردنەوەی چێشم هەبوو لە سەرقسەکەی کاک فازیل لە ڕاستیدا لە ئەوروپا و ڕۆژئاوا دەستبەرداری ئاینە تێکدراوەکەی خۆیان بوون. تۆ تەماشا بکە کتابی مقدس من چەند چاپیم لایە هەموو هەر چاپێ لەوی دیکە جیایە، بەڵام قورئانی عەظیم تاکە کتێبی خوا لە بەردەستی بەشەریەتدا مابێتەوە بەبێ دەستکاری قورئانە 114 سوورەتە 6236 ئاەتە 77439 شوێیە 321180 پیتە دوو مسلمان لە هەموو دنیادا لەسەر قورئان خلافیان لەسەر پیتێکی قورئان. ئەم قورئانە تا دەستمان پێوە بوو ئێمە پێش قەدەمی میلەتان بووین کە دەستمان لێ بەردا. ئێستا کە مسلمان لە نێو خۆدا ناتەبا و ناکۆکن یەوەیە کە لە قورئانەکەیان دوورکەوتونەوە. یەک دوو ئەوە لە ڕاستیدا ئاگرێکە لە ڕیشی زلهێزان هەڵدەستێت. ئەوان دێنن گرفت و کێشەت بۆ دروست دەکەن بۆی کارگەکانی چەک دروستکردنیان لە کار نەکەون، بەردەوام چەک دروستکەن ئێمەش خۆمانی پێقڕکەین. لە ئەنجامی دوورکەوتنەوەمان لە قورئان فێڵی دوژمنانمان لێکراوە، کڵاوی ئەوانمان چۆتە سەر لەنێو خۆدا ناتەبایی. کەواتە ئەمە قیاسی مع الفارقە. ئەوروپیەکان دەستیان لە دینە تێکدراوەکەی خۆیان بەردا و بەرەو پێشەوە چوون، ئێمە دەستمان لە دینە ڕاستەکەی خۆمان بەردا و بەرەو دووە هاتینەوە. مامۆستا پەناڵێکی پرۆفێشنال باسی ئەو مەسەلانە دەکەتی ئەکادمیەکان من متەئەکدم تەختەی ئەو هەموو پرسیارانە دەکەت کە لە لامان دروست بوون لەو دیبەیتە. مامۆستا عەلی باپیر ئەتو چ دەڵێ؟ دووەمین هەنگاو کی دەبێت دەست پێش خەر بێت؟ من پێم وایە هەنگاوی دووەم ئەوەیە کە سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم زیاتر ممارەسەی حەقی خۆی بکە لە چوارچێوەی ئەوەدا کە عورفی سیاسی ئێمەیە، گە بڵێن دەستورێکمان نییە، عورفی سیاسی ئێمەیە. لە ڕابردوودا سەرۆکی هەرێم چۆنی مامەڵە کردووە، ئەم سەرۆک هەرێمی ئێستاش لەو چوارچێوەیەدا ممارەسەی سەلاحەتی خۆی بکە، ممارەسەی کارەکانی خۆی بکە، تێوە ڕانەمێنێ حکوومەت چی دەکا و پەرلەمان چی دەکا و دەسەڵاتی دادوەری چی لێ دێ و ئەو چی بەسەر دێ، بەڵکو ممارەسەی ئەوە بکا کە سەلاحەتی خۆیەتی و خەڵک چاوەڕوانی لێ هەیە. و پێم وایە بە ئەندازەی ئەوە کە مؤسسەی سەرۆکایەتی هەرێم کە تاکە مؤسسەیە کە تاکە دامەزراوی کە هەمومان کۆ بکاتەوە، حکوومەتەوە حکوومەتە، ئۆپۆزیسیۆن لەوەیە، پەرلەمان لەوەیە، بەڵام دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم ئیشرافی کۆی قەوارە سیاسیەکە دەکا. من پێم وایە کە ئەوان دەبێت زیاتر باشی سەرشانی خۆیان هەڵسن و ئێمەش هاوکار و دەستبارگەر دەبین. مامۆستا عەلی باپیر دووسێ کۆمیتی کورتم هەیە. یەکەم
ئێمە ئێستا یاساکانی کە لە پەرلەمان دەردەچن هەمووی ئیستیناد دەکاتە سەر یاسای یەکەمی کە لە ساڵی 1992 جا یاسا نابێ احتیمال بخات سەر یاسا دەبێ بێ احتیمال لەسەر دەستور دەرچێ یاخو عرفێکی سیاسی کە وەکو لە بەریتانیا هەیە بڵێن کە دەستورێکی غەیرە مدەوەنە ئەوە یەک دوو لە ڕاستیدا کە عەتان شتێکی گوت کە وا پێرچێ بە پێچەوان لە قسەکەی من حاڵی وێ من دەڵێم بە هەبوونی دەستور کێشەکانمان کۆتایی نایەن وەکو کاک فازڵ گوتی ڕاستە میش پێم وایە کە نمونەیەکی خراپە بە بەغدا بەڵام ئەوە لەوێ دەستوریان هەیە لە شوێنی کەش دەستوریان هەیە لە سووریا لەکوێ میلەتەکەی خۆشیان قەتڵ عام دەکەن کەواتە مەرجێک کە دەستورت هەبوو دەستور عەسای سیحری نییە گۆسانێکی جادووی نییە هەموو کێشەکانی پێ چارەسەر بکرێن بۆیە من تاکی دەکەمەوە لەسەر دەبێت خۆمان پەروەردە بکەین دەبێت گۆڕان بەسەر خۆمان دابێنین بەسەر جۆری بیرکردنەوەمان جۆری جیهان بینیمان جۆری تەسەورات و تێڕوانینمان بۆ ژیان و بۆ بوون و بۆ خۆمان و بۆ خەڵک و کۆمەڵگا ئەوەی کە پێی وایە خەڵک هەمووی دروست کراوە خزمەتی ئەو بکا و خزمەتی دەوروبەر و حیزب و خزمەکەی بکە ئەو جۆرە بیرکردنەوەیە بەو شێوە حکومڕانی دەگەیەنێ کۆمنتێکی دیکەشم ئەوەیە کە ئێمە هەموو متفقین لەسەرەوەی با دەستورمان هەبێ بەڵام با پێش دەستور ئێمە زمینە سازکەین کە تەباییەک هەبێت دەستورێک دەرچێت لەو ئیرادەیە لە ئیرادەیەکی موحد ئەو دەستورە دەرچێت دوایی سبغەی حیزبی پێوە نەبێ و بە هەموو لایەکی ئاگادار بێ من داوای ئەوە ناکەم کە ئێستا لەم ئانوساتەی ئێستادا لە هەرێمی کوردستان حکوومەتی ئیسلامی باسی ئەومان نەکردووە خەڵک موسڵمانە دوای خۆی دەتوانێت داوا ئەوە بکە بەڵام ئێمە داوای ئەوە دەکەین دەستورەکەمان نابێت ڕنگ و تاموبۆی مسلمانەتی و زۆرینەی خەڵکی پێوە نەبێ هەموو وڵاتانی دنیا تەماشاکەن ئادابی گشتیان ڕوو لە زۆرینەی خەڵک دەکات لە هەموو ئەوروپا ناقوسەکانی کەنیسەکان لێ دەدرێن بەڵام یەک بانگ نابیسترێ باشە با ئێمەش لێرە ئادابی گشتی زۆرینەی خەڵک ڕەچاوکە بەڵام مافی کەمینەکانیش و مافی پێکاتەکانیش بپارێزرێ و لە ڕاستیدا ئێمە لەگەڵ ئەوەداین کە ئەو پەڕی بە چاکە مامەڵە بکرێ و چی دیکە دەست بەسەر مڵک و ماڵی مەسیحیەکان دانەگیرێ بە یەزیدیەکان و تورکمانەکان و پێکاتەکانی دیکە وەکو عەلاقە دەمی الموساوات مامەڵەیان لەگەڵدا بکرێ